سڵاوی خۆی گەورەتان لێ بە بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستی بۆ ئێوە بێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە. هەر کۆمەڵگەیەک بێگومان بەشێک لە تاکەکانی خاوەن پێداویستی تایبەتن، واتە و کەسانی کە بە جۆرێ لە جۆرەکان هەم لە ڕووی جەستەیی و هەم لە ڕووی دەرونیەوە نەقسێک یان بۆ ناتەواویە کە پێی دەگوتێ خاوەن پێداویستی تایبەت هەیەی و کۆمەڵگەکان جیاواز لە کۆمەڵگەیەکی تر ڕێژە واتە ڕادەی بەها و گرنگی پێدان و دانانی پێگە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکانی جیاوازترە. کۆمەڵگەی وا هەیە هێندە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، هێندە لە ڕووی پەروەردەییەوە، هێندە لە ڕووی ژینگەیەوە، هێندە لە ڕووی تەنانەت دروستکردنی بینا و مارکێت و مزگەوت و جادەکانیەوە گرنگیەکی ئەوتۆی بە خاوەن پێداویستی تایبەت داوە کەوا ئەم خاوەن پێداویستی تایبەتیە هەست بە هیچ کەم و کورتی و نەقس و ناتەواویەک ناکە. کۆمەڵگەی واشەیە هێندە بە چاوێکی سووک و نزم و پەست و خوار و ناشرینەوە سەیری خاوەن پێداویستی تایبەت دەکە، هێندە بایەخ و بێ پێگەیە لە لای نە لە جادەدا نە لە مزگەوتدا، تەنانەت لە نێو حەوشەی خۆشیدا یا لە شەمەندەفەر و سواربوونی پاسدا هیچ بایەخ و گرنگیەکی پێنەداوە. بۆیە لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیەوە ئەم خاوەن پێداویستی تایبەتیە هێندە دەڕوخێ، هێندە خۆی پێکەمە، هێندە خۆی بە جۆرە لە جۆرەکان ناتەواوە زانین لە کۆمەلگا، بۆیە سەرنجام دەچێتە گۆشەگیریەکی قوڵەوە و سەرنجامیش دەبێتە دیاردەیەکی دەرونی زۆر ئاڵۆستیایە کە ئیدی ئەم کەسە هیچ پەیوەندیەکی بە کۆمەلگەکەیەوە نەمێنن. بێگومان زۆر جار لە کۆمەلگەی خۆماندا ئەگەر کەسێک خاوەن پێداویستی تایبەت بێ، دایک و باوکەکان مناڵ بە جۆرێ پەروەردەکەن کە بە شێتە و شەلە و نازانم ئەم جۆرەشتانە یا کوێرە و کوێرە بە جۆرێ لە جۆرەکان کەمەش جۆرێکی ترە لە سوکایەتی ئەم منداڵەوە پەروەردەکەن کە ئەمە نەقسێکی تایە ئەبێ کۆمەلگە بە چاوێکی پەستی و خواریەوە سەیری ئەم خاوەن پێداویستی تایبەتیە بکە. ئێمە ئەمڕۆ لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتدا باز لە کێشە و معانات و گیر و گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەت دەکەین. کێن ئەوە کەسانی بەرپرسن لەوەی کە خاوەن پێداویستی تایبەت لە وڵاتی ئەمە ئەگەر نەڵین هەمویان بەشێکی زۆریان ئاوات بە مەرگی خۆیان بخوازن. بەڕاستی کۆمەڵگەیە کە خۆی بە کۆمەڵگەیەکی موسڵمان ئەزانێ بۆچی ڕێز و حرمەت و پێگەیەکی ئەوتۆی بۆ خاوەن پێداویستی تایبەتدانە ناو، بۆچی لە ڕووی کۆمەڵایەتیەوە خاوەن پێداویستی تایبەت هیچ بەشداریەکی پێ ناکرێت، بۆچی هێندە بە چاوێکی نزمەوە سەیرەکرێت کە پێی وابێ خاوەن پێداویستی تایبەت تەنها سوچێکی ماڵەکەی خۆیەتی نابێت نە لە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکی ئاینی نە لە هیچ کۆڕ و کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتیا بەشداری پێ بکرێت. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و ئارەزوو غەفور توێژەری کۆمەڵایەتیم کردووە. ئارەزوو خان زۆر بەخێر بێ، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە. پێم خۆشە دەرواازەی باسەکەم بەوە بکەمەوە کە جەنابتان ڕاو سەرنج و قسەتان لەسەر ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت چیە؟ لێرە پیرۆزبایی ئەو ڕۆژیان لێ یەکەم بۆ من و بۆ ئەو کەسانی کە گرنگی بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەیەن هەموو ڕۆژێک ڕۆژی ئەوانە بەڕاستی و پیرۆزباییان لە یەکەم و هیوادارم هەمومان پێکەوە بتوانین هەنگاوێک لە ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگۆڕین. چۆن ئێمە ئەو هەنگاوە بنین یا چۆن ژیانی خاوەن پێداویستی تایبەت ئەگۆڕدرێ؟ بەتاکید بە گۆڕینێک لە هەچ بوارێکا پێویستی بە پلانی حکوومەت هەیە. ئەمە لەلایەک با ئێمە باس لەوە نەکەین کە ئەویان ئیشی ئێمە نییە، جگەلەوە پێویستی بە پلانی کۆمەڵایەتیە. ئەو کەسانی کە لە مەجای کۆمەڵایەتیە ئیش ئەکەن کە ئیشیان گرنگیدانە بە کۆمەلگا، بە کەسان بە تاکەکانی ناو کۆمەلگا، چ پەروەردە بێت، چ فێرکردن بێ، چەو کەسانە بێ کە کار لەسەر ڕاهێنانەوەی کەسانی خاوەن پێداویستی تایبەتەکەن، ئەمانە ئەتوانن هەنگاوێک لە ژیانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بگۆڕن. زۆر باشە. ئێمە تا چەند لە کۆمەڵگەی کوردیە ئەم هەنگاومان هەڵهێناوەتەوە، تا چەند تاکی ئێمە بەرامبەر بە خاوەن پێداویستی تایبەت هەوڵمانداوە کە ژیانیان بگۆڕین، ئەگە هەر ناشتوانین ئەو پیاوەتی و چاکیان لەگەڵا بکەین ژیانیان بگۆڕین، بۆچی لەگەڵەوەشە بە جۆرێ لە جۆرەکان هەنگاوێک بەرەو دواوەیانە هێنینەوە؟ بەڕاستی هەنگاوەکان ئەنرێت کەم تا زۆر ئەوانە هەیە، بەڵام زۆر جار هەنگاوەکانمان هەڵەیە. بۆچی؟ کەسی خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە بەزەی من نییە هیچ کاتێکام. کەسێک ئەگەر خاوەن پێداویستێکی تایبەت بێ لە ڕووی جەستەییەوە یاخود لە ڕووی عەقلیەوە یان
لە ڕووی ئەوەی کە نابێ نابیست بێ ئەم کەسە پێویستی بە بەزەیی من نییە بەڵکو پێویستی بە کەمێک لە هاوکاری من هەیە کەمێک لە هاوکاری ئەگەر من مامۆستایەک بم لە خوێندنگەیەکە من توێژەری کۆمەڵایەتیم لە شوێنێکا کار ئەەکەم کەسێکی خاوەن پێداویستی تایبەتی لێیە پێویست ناکە من بەزەیم بە بارودۆخەکەی ئەوە بێتەوە چکە ئەو ئینسانێکی تەواوە تەنها نەقسێکی کەمی لە بارودۆخێکی تایبەتە هەیە لەبەرەوە پێویستی بە هاوکاری من هەیە بەشێک لە هاوکاری من ئەگەر من بتوانم هاوکاری ئەو کەسە بکەم لەو ڕووی کە پێویستی پێمە بەڕاستی گۆڕانکاریەکی باش ئەەکەین و هەرێکەشمان ئەتوانێت لە ئاستی خۆیەوە ئەم دامە پێشکەش بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کات. زۆر باشە. کوردستان لە ڕووی ژینگەییەوە تا چەند لەبارە بۆ ژیانێک کە تایدا خاوەن پێداویستی تایبەت بەبێەوەی کە من وەکو بەزەیی و ئەم شتانە سەیری بکەم بتوانێت بژی بتوانێت خۆی بدۆزێتەوە بتوانێت کەسایەتی خۆی بسەلمێنێ. هیچ لەبار نییە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. بۆچی؟ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەبێت زۆر بە ئاسانی وەکو من و تۆ بازارکردنی خۆی بکات بتوانێت بچێتە مارکێتێکەوە بتوانێت سەردانی خەستەخانەیەک بکات بتوانێت بچێتە شوێنە گشتیەکان ئەمانە هیچی لەبار نین بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت. هەندێک هەنگاو هەیە بەڕاستی بەڕێوەبەراتی چاودێری کۆمەڵایەتی بیرۆکەیەکیان هەبوو سەبارەت بۆ بینانی کە تازە دروست ئەکرێن کەشفێک بکرێت پێش ئەوەی دروستکرێت تا چەندێک ئەم بینایە گونجاوە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەنگاوێکی جوان بوو بەڵام ئەوەی باشتر وایە ئەو هەنگاوە لەسەر معیارە گشتەکان بێت لە وڵاتان چۆنە منە لە وڵاتێک چۆن مامەڵە لەگەڵ حاڵەتێک ئاکرێت کە کەسێک نابینایە ئەچێتە مارکێتێکەوە چۆن بتوانێت بزانێت لەکوێیە لە چ قاتێکە ئەم ئاسانکاریانە چۆن بکرێ تەنها ڕێڕەوێک بۆی کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بچێتە ناو مارکێتێکەوە ئەمە گرنگ نییە بەڵکو سەرجەم شتەکان ئەبێ بیری لێ بکرێتەوە چۆن ئەم کەسە لەسەر کورسیەکە بتوانێت دەستی بگات بە ڕفەی مارکێتێک بتوانێت دایگرێ بەبێەوەی کە داوا لە من و تۆ بکات کە یارمەتی بین خۆی بتوانێت ئەرکەکانی خۆی ڕاپەڕێنێ بەداخەوە ئەمەی کە هەیە تا ئێستا من نەبینیەوە هیچ پلانێک هەبێ بۆی کە بیر لەوە بکرێتەوە چۆن کەسی خاوەن پێداویستی تایبەت ئاسایی وەکو من و تۆ سەفەر کات گەشت کات بڕوات لە شوێنێک بۆ شوێنێکی تر زۆر بەبێ کێشە ئەگەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت لەسەر کورسی بێ بیەوێ لە سلێمانیەوە بچێت بۆ هەولێر بێ زۆر بە زەحمەت پاسێک سیارەیەک شتێکی تایبەت نییە ئەم کەسە بتوانێت گەشتەکەی خۆی پێ بکات و بیەوەی کە هەستکە ئەرکە بەسەر یەکێکی ترەوە. ئارزوخان بەدەر لە توانای حکومەت و کەرتی تایبەت بۆ دروستکردنی بینا و جادەی گونجا و کورسی تایبەت بۆ گەشتکردن و بازارکردن و سەردانی کۆمەڵایەتی خاوەن پێداویستە تایبەتەکان لە ڕووی پەروەردەییەوە ئێمە کە ئەمەشمان بۆ نەکردووە زۆر جا بە چاوێکی نزمی و سووکی و پەستی بەداخەوە سەیری خاوەن پێداویستی تایبەتەکانەکەین ئێمە پێویست ناکات بەر لەوەی داوای گۆڕانکاری لە حکومەت بکەین داوای گۆڕینی ئەو کەلتورە ناشرینە ئەو پەروەردە ناشینە بکەین کە منداڵێک هێشتا نازانێت بۆ بە پێخۆشبوون بێ یان بە فێربکردنی دایک و باوکی بێ بۆ منە بە ئەو بوارەی کە ئەم خاوەن پێداویستی تایبەتی تێکەوتووە دوایە ئەکە بێ و بە جۆری لەوجەکان ئەیشکێنێتەوە لە کۆڵان بێ لە ماڵ بێ بەتەکید ژینگە کۆمەڵایەتێکە هیچ لەبار نییە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەوەی ئەوان پێویستیان پێویستیان بە ڕێزە پێویستی بەوە نییە کە من بە چاوی بەزەوێ یاخود بە چاوێکی ناشرینەوە ئەم پەروەردەیە ئەبێ مناڵەکانمان و خۆمان کۆمەلگاکەی لەسەر ڕابێت کاتێک کە من کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەبینم بە ڕێزەوە مامەڵەی لەگەڵ کەم نەک بۆی بە چاوێکی ئەوەی کە ئەو نەقسێکی هەیە لە شتێکە نا ئەمە ئەبێ وەکو دەرونی کەسەکە وەکو عەقڵی کەسەکە وەک نەکۆکو جەستەی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەگەر دەستێکی نەبێت زۆر لەوانەیە لە من بەتواناتر بێت لە کۆمەڵێک مەسائلی لە زۆر کەس بەتواناترە زۆریشمان بینیوە ئێمە کەسانی نابینامان هەیە لە پەیمانگای ڕووناکی بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەکو من و تۆ توانیوێتی بڕوانامەی بەکەلۆرەس بەدەست بێنێت و زۆر ئاسایی ژیانی خۆیەکە و لە مەجای ئەلکترۆنیاتە زۆر لە من زیرەکترە زۆر باش ئەتوانێت ینی کەسانی بەتوانایان تایە لەبەرەوە کە ئەمە نمونونەکانن لە کۆمەڵگایە هەیە ئێمە بێت چه خێزان و چه پەروەردە کار لەسەر ئەوە بکات کە ئەم تێڕوانینە بگۆڕێت لە بەزەیەوە بۆی کە من وەکو ئینسانێکی ئاسایی و مرۆڤێکی ئاسایی مامەڵە بکەم کاتێک کە مناڵێک ئەبینین مثلەن لەسەر کورسیە خود دارشقێکی پێ و ئەچێ بۆ خوێندنگە سەرەتایەکی ئەبێ ژینگەکەی ئەبێ مامۆستاکان ئەبێ قوتابخانەکە ئەبێ خێزانەکان
بەو شێوەیە سێری ئەم کەسە بکەن کە ئەمیش وەکو ئێمە هاتووە فێربوون فێر ئەبێ لەوێ و توانای هیچ توانەکانی کەمتر نییە لە توانەکانی من لە زۆر لایەنەوە لە مناڵەکەی منیش لە منیش زیاترە وهێ ئەگەر بەم شێوازە سێرمان کرد ئەتوانین هاوکاری بکەین بەڵام ئەگەر بە شێوازی بەزەیەوە سێرمان کرد یاخود پشتگوێمان خست ئەم حاڵەتەوەکە لە ڕووی دەرونیەوە ئەو کەسەش بڕوخێ و گۆشەگیر ئەبێت و هەستەکە ئەو نامۆیە بە کۆمەلگاکەی کاتێک کۆمەلگا تێڕوانینێکی بەو شێوەی هەبوو بۆ تۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت خۆی دوورە پەرێز ئەکا لە کۆمەلگاکە بەڵام کەزانی کۆمەلگا بە چاوێکی ترەوە ئەڕوانێتە ئەو و مامەڵەیەکی ئاسایی و تەندروستی لەگەڵەکە ئەویش ئەتوانێت ئیبداعی خۆی بکات ئەتوانێت توانەکانی بخاتە گەر و ئەویش ئەتوانێت سوودێک بە کۆمەلگاکە بگەێنێ. ئارەزوو خان تۆ پێت وایە خاوەن پێداویستی تایبەتەکان زۆر جار خەڵک پێی وایە خاوەن پێداویستی تایبەت ناتوانێت بۆ نمونە فێر ببێ پێی ناتوانێت ئیش بکە ناتوانێت بۆ منە شتێک فێر ببێ شتێ بخوێنێتەوە تۆ پێت وایە کە خاوەن پێداویستی تایبەت ئەگەر هەوڵی لەگەڵ بدرێ بخرێتە سەر ڕێڕەوەکەی خۆی ئەوە هیچ نوقسانی و کەمیەکی نییە لەگەڵ هاوڕێکە بگرێت زۆر جار منێکی ئێستا بڕۆوانەی کە حافزنەوەی کە هێردووچیان لە دەستداوە ئەڵێن هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە و زایدەن هەزارەها شعری عارفانی کورد بەڵام کەسێک کە خاوەنی هەردوو چاوە ئەم توانایەشی نییە تۆ پێدوانیە کە ئەگەر ئێمە گرنگێکی ئەو تۆ بە خاوەن پێداویستی تایبەتەکانمان بدەین لەوەچێ لە ساغەکان زیاتر بتوانن خزمەت بکەن و وەشتی زیاتریش فێر بن و خزمەتی زیاتریش بکەن زۆر جار گرنگینە زۆر جار تەنها فرسەتی بەرێ دەرفەتێکی بەرێ بزانە ئەو چۆن خۆی ئەسەلمێنێ من هیچ قسەیەکم نییە لەسەر ئەوانەی کە کەسێکە نابینایە یان نابیستە یان کەمەندامێکی جەستەی هەیە ئەمە توانایەکی تەواویان هەیە و زۆر ئاسایی وەکو من و تۆ قسەی من لەسەر ئەو کەسانەیە کە لە ڕووی دواکەوتەی ژیریشیان هەیە جۆری کەم ئەندامەکەیان نەخۆشیەکی عەقڵیە دواکەوتەی ژیریان هەیە ئەمانەش بۆ خۆیان ئەتوانن هاوکاری بکرێن لە ڕووی پەروەردەوە بە تێکرار بە فێربوون فێر ئەبێ و ئەتوانێت هەندێک لایەنی ژیانی خۆی ئەوانیش ئاستیان هەیە بەڕاستی ئاستیان هەیە کە زۆر توندا ئەمە کەمتر فێرە بێ ئاستیان هەیە ناوەندا و ئاستیشیان هەیە ساکارە ساکارەکە ئەگەر بتانی پەروەردەیەکی باشی بکەی مامەڵێکی تەندروستی لەگەڵ بکەی و بتانی کۆمەڵێک ڕاهێنانی بیتێ زۆر ئاسایی وەکو من و تۆ ئەتوانێت ئیشوکارەکانی ڕۆژانەی ژیانی خۆی بەڕێ بکات جیاوازیەک هەیە لە بینی ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن لە ڕووی جەستەیەوە ئەمانە زۆر ئاسایی هیچ کێشەیەکیانی هیچ گرفتیان نییە تەنها پێویستیان بەو هەیە کۆمەلگا دەرفەتیان بۆ بڕەخسێنێ لەلایەنی کۆمەڵاتیەوە دەرفەتیان بەرێ ئەوان زۆر ئیبداعی جوانەکەن و ئیشوکارەکانی خۆیانەکەن بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەوانەیە کە نەخۆشیەکی عەقلیان هەیە دواکەوتەی ژیریان هەیە ئاستی زیرەکی مناڵێکی 7 ساڵی کە بیرکۆڵە جیاوازە لە 7 ساڵێکی ئاسایی بۆیە ئەبێ مامەڵەیەکی جیاوازتری لەگەڵ بکەی ئەمەش بە پەروەردە و فێرکردن زۆر ئاسایی ئەتوانێت پشت بەخۆی ببەستێت ئارەزوو خۆم بایمە وەکۆڵێ لۆمەی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی نەکەین دایک و باوک زۆر جار ئەو کارکتەرە سەرەکیان کە ئەو منداڵە خاوەن پێداویستی تایبەتێ وا لێ دەکەن ئەیبەن بە وەکۆڵێ بە ناخی ئەرزە پەرینوشی سەنیعی لە ڕۆمانی باوکی ئەودا باز لەوە دەکا کە شەهاب کەسێکە هەروەکو براکانی تری عاقڵە بەڵام تۆزێ لەوەچێ بە جۆری لە جۆرەکان لە ڕووی دەرونیەوە تۆزێ دواکەوتە بێ بەڵام باوکی هێندە جیاوازی ئەموو براکانی و خوشەکانی تریەکەوە بەشداری پێناکات لە گەشت و میواداری کۆمەڵایەتەکانە ئیدی سەرنجام ئەم کوڕەکە ناوی شەهابە لە ڕۆمانەکە دەبێتە کەسێکی زۆر خراپ و سەرنجام گۆشەگیر و سەرنجامیش ئاگر لە ماڵی باوکی بەرەدا بۆیە لەسەر زمانی ئەویشەوە ئەم کوڕە هێندە جیاوازی بەرامبەر کراوە کە باوکی ئەو مەبەستی ئەوەیە کە باوکی ئەم نییە باوکی ئەوانی دیکەیە دایک و باوک دەبێت چ ڕۆڵێ بگێڕن کاتێک کۆمەڵگە بەبێ ڕەحمی و بێبەزەی سەری منداڵەکە یەکەن با ئەم وابکە کە هەمیشە باڵی بگرێ و لەگەڵ پێشکەوتنی کۆمەڵگە و گەشەی کۆمەڵگا ئەمیش بەرەو پێش بڵێ بڵێ کاتێک ماڵین کۆمەڵگا کێیە منم تۆی مامۆستایەکە مامۆستایەکی ئاینیە خێزانە دکتۆرە هەموو کەسانن کە لە دەوروبەری مناڵن خانەوادەکەی خۆی مام و خزم و کەسوکاری زۆرجار مناڵێک هەیە لە خێزانێکە دواکەوتەیەکی ژیری هەیە خێزانەکە خۆیان مامەڵێکی تەندروستی لەگەڵ ئەکەن خۆیان توانیوێنە مامەڵێکی باش لەگەڵ ئەم مناڵەیە بکەن بەڵام دەوروبەرەکەی کەسە نزیکەکانی خاڵە پورە مامە خێزانی گەورەتر لەم خێزانەیە مامەڵێکی جیاوازتر لە خێزانەکە ئەکا لەگەڵ ئەم مناڵەیە ئەمە گرفت بۆ ئەم خانەوادەیە دروست دەکات کاتێک ئەو خێزانە مناڵێکی ئۆتیزمی هەیە مناڵێکی دواکەوتەی ژیری هەیە کە خزمی منە زۆر ئاساییە بابێتە ماڵەکەی من یەکتر ببینین
زۆر ئاسایە ئەو مناڵە حاڵەتێکی تایبەتی هەیە بەڵام کۆمەلگاکە خێزانەکانی تر وایان لەم خێزانە کردەوە مناڵە نەباتە دەرەوە تێکەڵی ژینگە کۆمەڵایەتەکەی نەکات زیاتر لە ماڵەوە بیهێڵێتەوە کە لە ماڵەوە هێشتەوە کە تێکەڵ نەبوو کە نەیتوانی ژینگەی دەرەوەی خێزانەکەی خۆی ببینێ بارودۆخەکەی خراپترە بێت بێگومان با ئێمە تەحملی ئەوە بکەین مناڵێک ئێتە ماڵەکەی من فرەجوڵەیە شتێک بشکێنێ بەڵام زۆر ئاساییە بابێت مناڵەکانی منیش ببینێ پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ مناڵەکانی منیشا دروست کات کەواتە کە ئەڵێن کۆمەلگا کێیە هەمومانین هەرێکە لە شوێنی خۆیەوە بەرپرسە ئەگەر من لە شوێنێک دەوام ئەەکەم مناڵێک کێتەلام خاوەن پێداویستی تایبەتە ئەگەر من بتوانم مامەڵێکی تەندروستی لەگەڵ بکەم جیاوازی ئەم مناڵە نەکەم لەگەڵ مناڵێکی ترا ئەوەی کە بە مناڵە ئاسایەکی بکەم بە هەمان شێوە نەک بە بەزەییەوە بە ڕەفتارێکی ئاسایی لەگەڵ ئەمە منم ژینگەی دەوروبەری ئەم مناڵە سەرنجام کۆمەلگا هەمومان نەگرێتەوە هەرێکە لە ئاستی خۆیەوە پێویستەکە هەنگاوێک بنێت ئەرزوخان چی بکرێ خاوەن پێداویستیە تایبەتەکان بەشداری کۆمەڵایەتیان پێ بکرێ ئێمە چۆنچۆنی کاتێ دایک و باوکێ بە شەرمەوە منداڵەکەیان دەبەنە کۆڕ و کۆبوونەوەیەکی کۆمەڵایەتیەوە چۆن ئەم شەرمە بشکێن یام چۆن وا بکەین کە ئەم منداڵەمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەشداری بکەین سابەڵک و گەشتەکان کۆبوونەوەکان میوانداری کۆمەڵایەتەکان بێتەوە هۆی زیاتر ئەمە کە متمانە بەخۆی بکە و سەرنجام بەرەو ئاقارێکی باش هەنگاو بهاوێ سەرەتا بێ هەموو باردۆخەکان گونجاو بێت بۆی کە خاوەن پێداویستێکی تایبەت دایک و باوکەکە ئێوە بیبا بۆ پارکێک بێ یاریەکان خلیسکێنەکان سەرکەوتنی پارکەکە ئەبێ هەموو ئەمانە گونجاو بێت بۆی کە ئەو مناڵە بتوانێت سوود لەوە ببینێ و دوای ئەوەش پێویستە کات پلانێکی گشتی هەبێت بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت تۆ چۆن ئەکەی ئەم کەسە بەشداری کۆمەڵایەتی بکات باشە من ئەگەر ئاسانکاری نەکەم لە خوێندنگەکانە چۆن ئەکە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت بتوانێت بێتە قوتابخانەیەکەوە نەگەر ئاسانکاریەک نەکەم بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت چۆن بتوانێت ئەم کەسە ئیشێ بکات چۆن بتوانێت ئیشێکی خۆی هەبێ پشت بە خۆی ببەستێ لە ڕووی مادیەوە چۆن بتوانێت پێویستی بەوە نەبێت کە کەس هاوکاری بکە بتوانێت خۆی بژێوی خۆی دابین کات ئەمە بەشداری پێکردنی کۆمەڵایەتیە کاتێک کەسێکی خاوەن پێداویستی تایبەت و من و تۆ لە مارکێتێکە ئیشکات لە شوێنێکی گشتیە بتوانێت ئیشکات موچەیەکی خۆی هەبێت پشت بە خۆی ببەستێ بەم شێوەیە تۆتوانیتە بەشداری کۆمەڵایەتی بە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بکەیت بسەرەتا ئاسانکاری بۆ بکەیت سەرەتا کۆمەلگا بەو شێوەیە ڕابهێنی کە ئەم کەسەش توانایەکی باشی هەیە واتوانێت هەموو شتەکانی خۆی جێبەجێ بکات و ئەو کاتە ڕۆڵیش بێ بە کەسی خاوەن پێداویستی تایبەت بۆی بێتە ژینگەکەوە ئیشوکارەکانی خۆی بتوانێت جێبەجێ بکات کێ ئەو ڕۆڵە ئەدا بە خاوەن پێداویستی تایبەت کە بێتە نێو کۆمەلگا و ئیشوکارەکانی خۆی جێبەجێ هەمەلایەنە کۆمەلگا بەگشتی ئەتوانێت خێزان ئەتوانێت حکوومەت و پلانی حکوومەت ئەتوانێت ڕۆڵ ببەخشێ بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئێمە گەر دامەزراندنمان هەبێ ئەگەر هەلێ خوێندنمان هەبێ ئەگەر پلانێک هەبێ بۆی کە خەڵک دامەزرێنێ پێویستە کات کە حکوومەتەکە بیر لەوە بکاتەوە ڕێژەیەک لەو دامەزراندنە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت بێ بۆی زیاتر پشت بەخۆی بەستێ چاوەڕی ئەوە نەکات موچەیەکی کەم وەرگێت و پێی بژی بەڵکو چاوەڕی ئەوە بکات کە ئیبداع کات لە بوارێکە و موچەیەکی خۆی هەبێت و پشت بەخۆی ببەستێت بەڵێ ئارزوخان بەراوردی کوردستان ئێمە بەراوردی کوردستان بە وڵاتانی ئەوروپا و یابان وڵات پێشکەوتەکان نەکەین کوردستان لە ڕووی گرنگی پێدان و بایەخدانی بە خاوەن پێداویستی تایبەت لەگەڵ وڵاتە ئیقلیمی و دراوسەکانی خۆی ئایا ئەمە کەلتورێکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێوە گیرۆدەیە و بەم چاوە پەستی و خواریە سەیری خاوەن پێداویستی تایبەتەکە یان تەنها وڵاتی عێراق و کوردستانە ئەوەندەی کە جەنابەت ئاگاداری بۆ منە وڵاتانی وەکو تورکیا ئێران میسر مالیزیا ئەمانەی کە لە دەوروبەرماندا هەن یا تا چەند ئەمانە جیاوازترن لە کوردستان یا کوردستانیش وە کۆڵی هەر درێژکراوەی کەلتور و بیرکردنەوەی ئەوانە بەتاکی جیاوازی هەیە زۆرجار ڕەنگە ئێمە لەلایەنێکا باشتر بین وەک لە شوێنەکانی تر لە هەندێک شوێنە ئەبینی هەندێک ئاسانکاری هەیە بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت نابینایەک ئەتوانێت زۆر ئاسایی بڕوە بەڵام لە ڕوو کۆمەڵاتێکەوە لە بایەخ پێدانەکەیە لەوەیان خەلەلێکەیە زۆرجار ڕەنگە ئێمە بەهۆی ئەوەی کە خۆشەویستێکی تایبەتمان هەبێ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ڕێزێکی تایبەتمان هەبێ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت لەم لایەنەوە بتوانین هاوکارێکی باشیان ببین ئەوەی کە هەیە لە ناوچەکەیە بارودۆخەکە ئەبینین چ وڵاتانی دراوسێ بێ زیاتر عێراق ئێمە بارودۆخی عێراق هیچ لە ئێمە باشتر نییە ئەوەندەی ئێمە متابعەشمان کرد بێ وەکو ڕێژەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت
زیاترینی ئەوانەی کە لە عێراقا هەیە و هەرێمی کوردستانیش بێ بەش نیە لەو ڕێژەیە کەسانی خاوەن پێداویستی تایبەتی جەستەیین ئەویش ئەگەڕێتەوە بارودۆخی جەنگ و ئەوانە بڵێ کەمترین ڕێژەکانی ترمان هەیە بەڕاستی لەبەرەوە ئەم کەسانی کە جەستەیە زیاتر پێویستی بە هەندێک ئاسانکاری هەیە بۆی بکرێت بەداخەوە ئەوەی کە هەیە چ لە کوردستانە چ لە عێراقا هیچ شتێک لەو بارودۆخ کوردستان کامیان زیاترە خاوەن پێداویستی بەتابێت لە ڕووی جەستەیە یا لە ڕووی دەرونی و عەقلیەوە لە ڕووی جەستەیەکەوە بە هەمان شێوە ئەمیش جەنگ و ئەو کاریگەریانە هەیە جەستەی بڕانی پەلەکان حاڵەتانە زۆر جار مامەڵەکردن لەگەڵ ئەم دوو جۆرە کامیان ئاسانترە یان کامیان زیاتر توانای ئەوەی هەیە کە تۆ بەشداری پێ بکەی و بێنیتەوە نێو کۆمەڵگەوە تا ڕادێ توانای فێربوون و کارکردنی کامیان زۆرترن بەتەکید جەستەیەکە مەجای ئەوە زیاترە ئەگەر بە شێوەیەک نەبێت نەبوونی مەسەڵەن پەلەکانی ڕێگری بکات لە ئیشکردنەکەی جەستەی کەسێکە هیچ کێشەیەکی نییە خاوەن پێداویستی تایبەتە لەوەی کە مەسەڵەن دەستێکی نییان قاچێکی نییە یاخود ناتوانێت بڕوات لەسەر کورسیە عەقڵ و جەستە و بیرکردنەوە و هەموو شتێکی زۆر ئینسانێکی ئاسایی و کامڵە بەڵام مامەڵەکردن لەگەڵ ئەوانەی کە دواکەوتی ژیریان هەیە نەخۆشی عەقلەکانیان هەیە تۆزە مامەڵەکردن لەگەڵ ئەمانە قورسترە پێویستی بە مامەڵەیەک و بە پەروەردەیەکی تایبەت هەیە بۆی بتوانی ئەمیش ئاسایی بژی. زۆر باشە. ئارەزووخان حکومەت و کەرتی تایبەتی ئێمە ئەوەندە تێچووی ئەوەی کە جادەیەک کورسیەک پاسێک دابین بکە بۆ خاوەن پێداویستی تایبەت تێچووەکەی هێندە زۆرە یام پەیوەندی بەشتی ترەوە هەیە بۆچی حکومەتی ئێمە لە کاتێکی شاکە لەبارەی موچە و داراییەوە گەشتبووە لووتکە هیچ خەمێکی بۆ ئەم خاوەن پێداویستی تایبەتیان نەخواردووە. زۆر جار هەنێشت هەیە پێویستی بە بودجەیەکی زۆر کەمە پێویستی بەوە نییە کە تۆ گەر پاسێکت هەبێت بۆ سەرکەوتنی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە دەرگایەک بە دانانی دەرگایەک یاخود شوێنێک پارکێک کە بتوانێت بڕوات لە جاتی ئەوەی کە قادرمەیەک بکەی ڕەمپایە بکەی مە پێویستی بە بودجەیەکی ئەوە نیە تەنها پێویستی بەوە هەیە عقلمان بجوڵێت و چاومان ببینێت کە کەسانی خاوەن پێداویستی تایبەت پێویستیان بە چییە کەسانی خاوەن پێداویستی تایبەت وەکو من و تۆ پێویستی بەوە هەیە بچێتە دەرەوە بچێت لە کتێبخانەیەکە بخوێنێتەوە بچێت لە پارکێک کاتێکی خۆش بەسەر بەرێ بتوانێت بە ئۆتۆمبیلێکی تایبەتی خۆی بێت یا خۆی بە پاس بێ گەشتێ بکە وەکو من و تۆ بتوانێت بەم شارەیە ئەمە پێویستی بەوە نییە تەنها پێویستی بەوە هەیە کەمێک چاوەکان ببینن کە ئەم کەسانی خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە چییە و عەقڵێک بجوڵێت کە من شوێنێک دروست دەکەم لە خانۆکەی خۆما بتوانم بیر لەوە بکەمەوە ئەگەر کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بێتە ماڵەکەمەوە چۆن بتوانێت بجوڵێتەوە گەر خاوەن پیشەیەک بم کاتێک کە مارکێتێک دروست دەکەم چۆن کەسێکی خاوەن پێداویستی تایبەت کە هاتە مارکێتەکەەوە دەستی بە هەموو شتەکان بکات بینی ڕەفەکانم بە شێوەیەک بێ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەگەر بە کورسێکی شەو بێ زۆر بە ئاسانی بێت بتوانێت بجوڵێ تەنها ئەوەیە چاوەکان کەمێک ببینێت و عەقڵەکە کەمێک بجوڵێت. زۆر باشە لەبارەی هەلی کارەوە زۆر جار کەرتی تایبەت و خەڵکی دیکە پێی وایە کە کار سپاردن بە خاوەن پێداویستی تایبەت تەنها وەکوڵێ شتێکی ڕەمزیە و تۆ نابێت کار بە خاوەن پێداویستی تایبەتەکان بسپەی لە ڕووی عەقلی و لە ڕووی جەستەیەوە توانای ئەویان نییە ئایا ئێمە دەتوانین ئەو هەلە بدەین بە خاوەن پێداویستی تایبەت و کارێکی باش بکە بۆ ئەوەی هەم دەست لە کۆمەڵگە پان نەکاتەوە و تووشی دەرۆزەکەری ئەو شتانە بێ و هەم خۆشی خاوەنی داراییەکی سەر بەخۆی خۆی بێ. بەتەکید ئەو پێویستی بەوە نییە کە من یاخود حکوومەت ماگانە 150,000 دیناری باتیان 200 باتێ معاشێکی باشیشی باتێ ناکە بەوەی کە ئەو کەسە خۆی ئیشێ بکە هەستکە کە ئەم پارەیە هی خۆیەتی و توانێت ئبداعێک لە ئیشەکەی بکە هەستەکات سوودێکی هەیە بۆ کۆمەلگاکە بەشداری پێکردن لە چ لە کەرتی تایبەت چ لە کەرتی حکومیە بێ بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت زۆر لاوازە ئەمەش پێویستی بەوە هەیە کە حکوومەت پلانێکی هەبێ بۆ ئەم حاڵەتە چۆن من وا بکەم کە کاتێککە کۆمپانیایەک هەیە کۆمپانیەکی بەرهێنان ئەکات شتێک ئەکات بتوانێت کەسانی خاوەن پێداویستی تایبەتیش دامەزرێنێ کاتێک حکوومەت بیر لە دامەزراندن ئەکاتەوە چۆن بتوانێت هەلی دامەزراندن بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت دابین کات لەو کاتە ئەو پێویستی بەوە نییە کە معاشێک وەکو سۆشیالێک وەکو خێرێک ماگانە وەرگێ بەڵکو پێویستی بەوە هەیە ئیشی خۆی ئەکات و بەری ڕەنجەکەی خۆی وەرگێت. بۆچی لە کاتێکا جەنابەت ئاماژە بەوەکی کە خاوەن پێداویستی تایبەتەکانیش توانای ئەویان هەیە کار بکەن هی ئەوە نییە تۆ بۆکو بەزەی پیاهاتنەوە کارێک پێ بسوێت بەڵام بۆچی لە کەرتی تایبەتی ئەمە ئەم ڕێژەیە زۆر بە کەمی ئەبینرێ
تێڕوانینەکانە بێکار لەسەر ئەو بکرێت تێڕوانینی کۆمەڵایەتی و کەسی کە کۆمپانیایەکی هەیە کەسێکە لەم کۆمەڵگەیە ڕەنگەوە هەستکات ئەم کەسە کە خاوەن پێداویستی تایبەتە نەتوانێت ئەوەی کە ئەو ئێوێ جێبەجێکە بەڵام زۆر جار لە کەسێکی ئاسایی زۆر باشتریش ئەتوانی ئیشەکەی جێبەجێ بکات و باشیش ئەبێ بۆ کۆمپانیاکە لەبەرەوە بێ سەرەتا تێڕوانینی ئەو کەسە بگۆڕیت پێی بڵێت کە ئەگەر ئەو کەسێکی خاوەن پێداویستی تایبەتیش دامەزرێنێ لە کۆمپانیاکەیە چەند کەسێکی ساغ سوود ئەگەێنێ بۆم کۆمپانیا ئەویش بە هەمان شێوە ئیشوکارەکانی خۆی ئەکات و توانای ئەوەی هەیە ئیبداعکات لە ئیشەکەیە. زۆر باشە میدیا و دەستگاکانی ڕاگەیاندنی کۆمەڵگەکانی تر گرنگیەکی ئەوتۆ بە خاوەن پێداویستی تایبەت دەدەن بەتابەت لە ڕووی زمانی جەستە یان بۆونە خوێندنەوەی کتێبکردنی بەدەنگ بۆ کەسانی کە نابینان یان بوون ئەوانشی کە نابینان ئەتوانن لە ڕێی نووسینێکەوە بخوێننەوە بە ئەو هێڵانەی کە بۆی دانراوە بۆچی کۆمەڵگەی ئێمە لەم بوارەشدا پشکی شێری بەرەکەوێت لەوەی کە هیچ گرنگیەکی بە خاوەن پێداویستی تایبەت دەندا بە تایبەت میدیا و دەستگاکانی ڕاگەیاندن. باشترین شوێن کە گرنگی بە خاوەن پێداویستی تایبەت بات و بتوانێت گۆڕانکاریێکیش بکات چ لە ژیانی خاوەن پێداویستی تایبەت هابێ چ لە ڕۆژ کۆمەڵایەتی هابێ میدیاکانە بەڕاستی ئەوانیش ئەبێت لە خۆیانەوە دەست پێ بکەن کە کۆمەڵە کەسێک هەیە چاوەڕێی هەنگاوەکانی ئەوانە. ئەتوانن ئەوانیش هەندێک هەنگاو هەیە بۆ مثلەن ئەبینین لە هەواڵەکانە کە بۆ کەسانی نابیست زۆر جار ئەم حاڵەتەمان بینیوە بەڵام ئەوانیش پێویستیان بەو هەیە گرنگی و بایەخێکی تایبەتیان پێ بدرێت لە میدیاکانەوە بۆ میدیا وا بکات تێڕوانینی کۆمەڵایەتی کۆمەلگا بگۆڕێت بەرامبەر بە کەسی خاوەن پێداویستی تایبەت تەنها لەو کاتانەیە کە گرفتێکیانەیە کە یاخود کە تەنها ڕۆژی تایبەتە بە ڕۆژی کەمەندامان گرنگی و بایەخ بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت نەدرێ تەنها 12 ڕۆژێک نییە بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت لە هەموو ڕۆژەکانی ترا کەسانی خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە گرنگی و پێویستی بە بایەخ و پێویستی بەوە هەیە کە ڕۆڵی خۆی ببینێ لە کۆمەلگایە بۆیە لە هەموو کاتەکانی ترا ئەتوانین هاوکاریان بین. خۆشحاڵانە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پەیمانگای ئاواتی هەیە بۆ پەروەردەی مێشک پەیمانگای ڕووناکی هەیە بۆ نابینایان پەیمانگای هیوای هەیە بۆ نابیستان ئەمانە لێرە لە نابیستان فێری نووسین و خوێندنەوەش ئەبن وەکو مناڵێکی ئاسایی تر پەروەردە ئەکرێ بەڵام بەڕاستی پێویستیان بە گرنگی و بە بایەخی زیاترە پێویستیان بەوە هەیە ڕۆژنامەیەک بخوێنێتەوە پێویستی بەوە هەیە کە کتێبێک بخوێنێتەوە ئەمە پێویستەکە دەستگایەک هەبێ بتوانێت ئەم چاپەی بۆ بکات ئەرکی ئەوە بکرێ کاتێکە کتێبێک چاپەکرێ مافی کەسێکی خاوەن پێداویستی تایبەتی نابیست نابینایە بتوانێت بخوێنێتەوە پێویستە کات کە لەم ڕۆژەوە گرنگی بەمان بدرێت. ئەرزوخان ئایا ئێمە دەتوانین وەکو کۆمەڵگەی خۆمان کار لەسەر گۆڕینی ڕێژەی خاوەن پێداویستی تایبەتی بکەین بۆ نمونەوە جەنگەکانن کۆتاییان پێهاتوو ماوەیەکی تر ئەلحەمدوللا ئەو خاوەن پێداویستیانەی کە لە ڕووی جەستەییەوە بوونەتە خاوەن پێداویستی تایبەت وردەوە بەرەو کەمبوونەوە چن و ئەگەر لە ڕووی پەروەردەیی و جێبەجێکردنی ڕێنمایەکانی هاتوچۆوە وا بکەین کە ڕێژەی قوربانی و برینداری ڕووداوەکانی هاتوچۆ کەم بکرێتەوە بەڵام لەلایەنەکەی ترەوە لایەنی ڕۆحی و دەرونی و عەقلی و مێشکەوە ئێمە توانین کار لەسەرەوە بکەین کە بە پەروەردەیەکی جوان بە هێنانە پێشەوە و بەشداری پێکردنی کۆمەڵایەتی و پەروەردەی و فێرکردنی خاوەن پێداویستی تایبەت دەتوانین کار لەسەر ڕێژەکە بکەین بۆ منە بەرەو کەمتر بیبینەوە. ڕێژەکە ناتوانانی کار لەسەر ئەوە بکەی کە کەم بێتەوە بەڕاستی تۆ ئەگەر جەنگیش لێمان دوورکێتەوە وەکوتت هەندێک ڕووداوی نەخوازراو هەیە زۆرجار ئەبێت بەهۆی ئەو کەسە بێ بە کەسی خاوەن پێداویستی تایبەت وەکو ڕووداوی هاتوچۆیە مینە کۆمەڵێک ڕووداوی تری مثلەن سروشتی هەیە ئەمە وەکو نەخۆشیە عقلەکان ئەمە لە دەسەڵاتی کەسانیە زۆرجار خەلەلێکی جینات کاریگەری هەبێت لەسەر ئەوەی کە ئەم مناڵە خاوەن پێداویستی تایبەت دەرچێت حاڵەتی ئۆتیزمان هەیە ئەمە بە کەسی خاوەن پێداویستی تایبەتە بەڵام چۆن بتوانی گرنگی و ڕۆڵی پێبێت چۆن بتوانی هەست بە بەهای خۆی بکات و چۆن بتوانی کەسێکی بە سوود بێ ئەمە ئەتوانێت گۆڕانکاری تیا بکرێ مناڵێکە ناتوانێت ئیشوکاری ڕۆژانەی خۆی بکات بیرکۆڵی هەیە ناتوانێت خۆینان بخوات ناتوانێت هەندێک خزمەت گوزاری سەرەتایی خۆشتنێکە جلوبەرگ دەقکردنێکی خۆیەتی ناتوانێت ئەمانە بکات بەڕاهێنان ئەتوانی فێری ئەمە بکەی ئەم ئەرکانی خۆی کە هەیەی لەسەر خێزانەکەی دووری خاتەوە ناتوانین بڵین ئیش لەسەر ئەوواکەین کە ڕێژەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەم بێتەوە هەرێکە لە ئێمە معارەزە بۆی کە ڕۆژێک لە ڕۆژان بە ڕووداوێکی هاتوچۆ بێ ڕووداوێکی سروشتی بێ کارە ساتێک بە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بەڵام ئەتوانین ئیش لەسەر ئەوە بکەین کە بتوانێت ڕۆڵ و گرنگی و بەهای خۆی هەبێ لە کۆمەلگایە.
زۆر باش ئارەزوو کەواتە بە ئێمە کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتە کێشە و گیرروگرفت و معاناتی خاوەن پێداویستی ئێمە لە چیدایە؟ کێشە و گرفت و معاناتیان لە ناخی خۆیانایە بۆ من ناتوانم تعبیر لەوە بکەم بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین ڕۆژانە ئەیبین کە من لە پەیمانگایە کارەکەم تایبەتە بە پەروەردەی مێشک ئەبینی خێزانەکان چ کێشەیەکیانەیە چ گرفتێکیانەیە بۆ دەرفەتێک ئەگەڕێکە بتوانێت هیچ نەبێت 2-3 سەعات مناڵەکەی بێتە دەرەوە بۆچی لەبەرەوەی ئەم خێزانە پێویستی بە پشوویەک هەیە هیلاکە بەدەست ئەم مناڵەوە یان خێزانێک ئەگەر 2 مناڵی هەبێ بە تەواتی هیلاکە بێ پێویستی بەوە هەیە مناڵەکەی بێتە دەرەوە بۆی خێزانەکەش پشوویەک بات مناڵە جگەلەوەی کە پشوویەک بە ئەمیان مناڵە فێری شتێک بێت ئەرکێک لەسەر خێزانەکە کەم بێتەوە ئەمە شیکەیە کە ئێستا لە کۆمەلگای ئێمەیە هەیە بەڕاستی هەموو وڵاتان بەو کۆناخانەیە ڕۆشتون هەمووی بەو شێوەیە ڕۆشتووە کە مامەڵەیەکی ناتەندروستی لەگەڵ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتا کردووە بەڵام قۆناغ بە قۆناغ توانیوێتی لە ئێستاە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتا بکات کەمە ئەبینین لە وڵاتان هەیە بۆچی ئێمە هەنگاوی بۆ نەنین بۆچی ئێمە نەتوانین ئەرکێک لەسەر شانی خێزانەکان کەمکەینەوە وەکوتم گرفت و معاناتی ئەوان بەڕاستی من ناتوانم تعبیری لێ بکەم چکو معاناتێکی زۆریان هەیە لەم کۆمەلگایە ڕۆژی 12 ئەبێ ڕۆژێک بێ بۆ ئەوی کە کاتێکی خۆش بەسەر بەرن کە هەست بەبوونی خۆیان بکەن بەڕاستی ئەبێ بە ڕۆژێک بۆ دەربڕینی معانات و ناخۆشیەکانیان لەو ڕۆژەیە من پێشم خۆشە زیاتر لەم ڕۆژەیە باسی ئەوە نەکرێت کە چ گرفتێکیان هەیە چکو بەڕاستی هەموو ژیانیان بۆ بەگرفت لەم کۆمەلگایە ئێمە پێویستە باس لەوە بکەین کە چۆن بتوانین ژیانێکی باشیان بۆ بفەرام بکەین و چۆن بتوانین پاڵپشتی کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بین ئەگەر بە هەنگاوێکی بچووکیش بێ ئەگەر بە وشەیەکیش بێ ئەگەر بە پەروەردەیەکی بچووکیش بێت زۆر باش بۆچی زۆر جار خاوەن پێداویستی تایبەت کە خۆپیشاندانەکە و مەحرومترین و زوڵم لێکراوترین چینی کۆمەلگەکەیەتی حکومەت بەدەمیەوە نایە یان بۆونە زۆر جار ئەوەندە گەشتۆتە وەکوڵێ ناڕەحەتی ئەچێ لە بەردەم پەرلەمانە دار عساکەی و بۆ نمونە دارشەقەکانی خۆی و عەرەبانەکەی ئەسووتێنێ بۆچی حکومەت بە منەتێکیشەوە 150,000 داتەوە ماوەیەش بۆ یانەکاتەوە بە 90,000 لە کاتێکا کە کەرتی تایبەتی هیچ گرنگیەکی پێنادا هیچ بەشداری پێکردنێکی ناداتەوەکو هەلیکار حکومەتیش لەولا وەکوڵێ دەستی خستۆتە بینەقاخەی بۆچی ئیتر حکومەت هەندێک بەرپرسیارانە تەعامل لەگەڵ ئەم چینەدا ناکە بەداخەوە بارودۆخەکە بۆ هەموو تاکێکی کۆمەڵ بەڵام بۆ ئەوان زیاتر بەڵام بۆ ئەوان لەبەرکە خۆیان گرفتێکی زیاتریان هەیە ئەرکەکە لەسەر ئەوان زۆر قورستر بووە مش ئەکرێت لە پلانی حکوومەتە هەبێ کە گرنگیەک و باوحێکی زیاتر با بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت لەبەر ئەو بۆ خۆی کۆمەڵێک معانات و کۆمەڵێک گرفتی هەیە کاتێک کە بارودۆخێکی ناخۆش بەسەر وڵاتەکەیەت لە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت زیاتر کاریگەر ئەبێ وەک لە کەسێکە هیچ کێشەیەکی نەبێت خاوەن پێداویستی تایبەت لە ڕووی وەرگرتنی چارەسەر و دەرمان و کەرتی تەندروستیەوە چ گرنگیەکمان پێداوە چۆن وا بکەین کە هەر کاتێ ئەم خاوەن پێداویستی تایبەتە پێویستی بەوە بێ کەرتی تەندروستی و پزیشک بە چاوێکی ڕێز و حرمەت و بە ئاسانکارێکی زۆرە یارمەتی بدە کۆ بەتی ڕوانینەکە بۆ شێوە بێ کە کەسێکی ئاساییە ئەچێتە نۆرنگەیەک یاخود ئەچێتە خەستەخانەیەک بەڵام بیر لەو بکرێتەوە کە هەندێک ئاسانکاری بۆ بکرێت کاتێک ئەچێ لە کەرتی تەندروستیە پێویستی بەوە هەیە پزیشکێک ببینێت قادرمە نەبێ بتوانێت زۆر بە ئاسانی لە کاتێکە ئەوێ بچێ بۆ مختبەرێک کە فەحسێ بکە هیچ لەمپەڕێک لە بەردەمیانە بێ بتوانێت بچێتە خەستەخانەکانەوە بتوانێت سەردانێ بکە زۆر دڵنیام لەوەی کە پزیشک کاتێک مامەڵە ئەکا لەگەڵ کەسێکی خاوەن پێداویستی تایبەتە زۆر بەڕێزەوە مامەڵی لەگەڵ ئەکات مرچنیە زۆر جار بە چای بەزەیەوە بێ بەڵام ئایا ڕێگرێکان لە بەردەم ئەم کەسە چۆنە تا ئەگا بە پزیشکێکە ئەبینی ئایادەیەکی هەیە لە ئۆرزی بە 12-15 پلا ئەم کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەبێ سەرکەوێ بەلای پزیشکەکە هەر بۆ خۆی ئەمە حاڵەتێکی نەفسی وا دروست ئەکات کاتێککە دوو کەس عەرەبانەکەی هەڵەگرێ یان هاوکاری ئەکا یان دەستی ئەگرێ بۆ خۆی ئەمە معاناتێکی زۆر ناخۆش لای کەسی خاوەن پێداویستی تایبەت دروست دەکات تا ئەگا بە پزیشکەکە بۆیە ئەو کەسەکە ئەگەر ئەوێ خزمەتێ بکە ئەبێ سەرەتا بیر لەوە بکاتەوە چۆن هەموو کەسێک ئاسایی پێی ئەگات و ئەتوانێت بچێتە نۆرنگەکەی ئەو بەڵێ بەڕێبەراتی چاودێری کۆمەڵایەتی چی کردووە یان بەتوانێت چه خزمەتێکی بەرچاو بە خاوەن پێداویستی تایبەت بکە لە هەموو بارەکانە هەوڵی داوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە کاریگەری هەبێت لەسەر گۆڕینی ژیانی کۆمەڵاتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت چ بە سیمینار بێت یاخود بە
پاڵپشتیکردنیان بێت یان گوێ لە داواکارەکانیان بێت جگە لەوەی کە لە ڕووی فێرکردنەوە و کوتم ئێمە پەیمانگاکانمان هەیە کە تایبەتە بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەریەکە بە پێی جۆری پێداویستەکەی ئەتوانێت سوود لە پەیمانگەکانی ئێمە وەربگرێ جگەلەوە ئێمە بەڕێوەبەراتی چاودێری کەم ئەندامانمان هەیە کە ئەمە توانێتی خزمەتێکی باش بگەێنێ بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت چاو لەم بارودۆخەنەکەین کە ئێستا یان موچەکەیان کەمترە پێشتر جێگایەکی گرتەوە بۆ ئەوان باشتر بووە توانیوانە سوود لەو موچەیە وەربگرن خۆگەر بکرێ باشتریش بێ ئەو موچەیە بۆ ئەوان زۆر زۆر باشترە. گەورەترین داوا و ئاواتی خاوەن پێداویستی تایبەتەکان لە وڵاتی ئێمەدا چیان بۆ منت بیانەوێت لە ڕێی بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتیەوە بۆیان جێبەجێ بکرێ. ئەکید دابینکردنی بژێوی ژیان و دەرفەتێکە بۆی کە زۆر ئاسایی بژی وەکو خەڵکێکی ئاسایی بژی داواکاریەکی ئەوە زۆربەی داواکارن کەسێک ئەگەر تەواو نەتوانێت هیچ ئیشێ بکە ئەگەر موچەیەکی وای هەبێ بتوانێت بژێوی ژیانی خۆی پێدابین کات لەمە زیاتر چی ئەوێت جگە لە ڕێز و جگە لەوەی کە بە چاوێکی بەڕێزەوە ئەم کۆمەڵگایە سێریکە تەسەوور ناکەم داواکارەکانیان ئەوەندا. زۆر باشە ئارەزووخان ئاین یان مینبەری مزگەوتەکان یا مامۆستایانی ئاینی چۆن بتوانن وا لە خەڵک بکەن هۆشیاری ئەوە بدەن بە خەڵک بە نوێش خوێنان بە شوێنکەوتانی ئاینەکانی خۆیان کەوا بە چاوی ڕێز و حرمەت و خۆشەویستیەوە سەیری خاوەن پێداویستی تایبەت بکەن. بە تاکی دڕۆڵێکی زۆر گرنگیانە بێ لە کۆمەڵگایە لە پەروەردەی کۆمەڵایەتیە لە گۆڕینی بیر بۆ چوونی خێزانەکانە کاتێک کە باوکێک دایکێک مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت هەیە چۆن بتوانێت هیچ جاکاریەک نەکا لە بینی ئەم مناڵە و مناڵەکانی ترە زۆر جار نازێکی زۆر ئەیا بە ئەو مناڵێکی خاوەن پێداویستی تایبەتە ئەمەش بۆ خۆی گرفتێک دروست دەکات لە بینیدا چۆن بتوانێت هاوسەنگیەک بپارێزێ لە بینی ئەو مناڵە و مناڵەکانی تریە بە تاکید ئەتوانن گۆڕانکاریێکی زۆر باش بکەن لە بوارە کۆمەڵایەتێکە و پاڵپشتێکی باش بن بۆ ئەو خێزانانەی کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەتی هەبوو ماندوو بووە بەدەست ئەو مناڵەوە کە هەیەی. زۆر باشە. کۆتا قسە و پەیامی جەنابتان لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەت چییە؟ من پیرۆزباییان لێ ئەەکەم هیوادارم لە ماوەی ساڵێکا کە ئەڕوات و ساڵی ئایندەیەت کاڵێن سی دوانزەیە بەشێک لە گیر و گرفت و مەعاناتی کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەم بوو بێتەوە و بتوانین هەریەکەمان لە شوێنی خۆیەوە هەوڵێک بات بۆ گۆڕینی تێڕوانینی کۆمەلگا بەرامبەر بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت هەر کەسێک لە لای خۆیەوە کاتێک کەسێکی خاوەن پێداویستی تایبەت ئەبینێ بە چاوی بەزیەوە سێری نەکات بە چاوی ڕێزەوە سێری کات و ڕێگریەک بەردێک لەسەر ڕێگای کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بێ ئەگەر من لای بم تۆ لای بێ بتوانین ئاسانکاریەک بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت بکەین. پیرۆزباییان لێکم هیوادارم ڕۆژێک بێت بۆی کە هەستە خۆشەکانیان دەربڕن نەک ڕۆژێک بێت بیر لە کێشە و گرفت و معاناتەکانیان. ئێمەش پیرۆزباییان لێکەین زۆر سپاس بۆ بەڕێز ئارەزوو غەفور توێژەری کۆمەڵایەتی کەمیوانی ئەمڕۆی بەرنامەی باسوخواز بووین. دەستان زۆر سپاس سەرکەوتوو بن. بینەرانی بەڕێز و خۆشەویست لە کۆمەڵگەی کوردیە یەکێکن لە هاونیشتیمانیانی ئێمە براو خوشکی ئێمن پێویستە ئێمە هەمیشە بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیریان بکەین و ئاینیش هەمیشە ڕۆڵی ئەوەی هەبووە کە مرۆڤەکان یەکسانن و ڕێزگرتن لە کەسانی خاوەن پێداویستی تایبەت یەکێکە لە داواکاری و بنەماکانی کارکردنی هەر ئاینێک. ئەوە تا بینین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک تەنانەت نەکبووە بە ژەوەندیەکی خۆی و ئیسراحەتی خۆی لە پێناو بڵاوکردنەوەی بانگەشەی خوایی گەیاندنی بە سەرانی قوڕەیش دوو جار ڕوو لە عەبدوڵڵای کوڕی مەکتومی نابینا وەردەگێڕێ لە کاتێکە حەرەکەت و ڕووگرژیەکەی پێغەمبەری خواشی نەبینی بەڵام خوای گەورە لێی قبوڵ نەکرد و لۆمەی پێغەمبەری خوای کرد صلی الله علیه و سلم بۆیە زۆر جار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەگەشتەوە بە عەبدوڵڵای کوڕی مەکتومی نابینا پێی دەفەرموو سەلامی خوا لەو کەسەی کە خوا لەسەر ئەو سەرزەنشتی کردم. هەر بۆ بەشداری پێکردنی خاوەن پێداویستی تایبەتەکان لە کۆمەڵگەدا کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەفەرێکی حەج و عومرەیان جیهادێکی دەکرد بۆ دەرەوەی شاری مەدینە عەبدوڵڵای کوڕی مەکتومی دەکردە جێنشین و سەروەری خۆی لە شاری مەدینە داواتە لە جێی خۆی دایدەنا و بانگی پێدەدا و پێشنوێژی نوێژەکانیشی پێدەکرد بۆ ئەوەی ئەم مرۆڤە لە سوچی ماڵەکەیدا گۆشەگیر نەبێ و کۆمەڵگە لە بیری نەچێتەوە. بۆیە کاتێکە جەنابەت منداڵەکەت فێرەکەی لە شەقامێکدا دەستی نابینایە بگرێ بۆ ئەوی بیپەڕێنێتەوە
کتێبێ بۆ باپیرەی بخوێنێتەوە بۆ داپیرەی کاتێکەوە نابینایە یان بۆ منە شتێک بدا بە دەمی منداڵێکی ترەوەیان بەدەم داپیرەیە لەبەری کە ناتوانێت خۆیشت بخوا ئەمە گەورەترین ڕێز و بەها و حرمەتە بۆ خاوەن پێداویستی تایبەت با ئێمە هەمیشە بە چاوی ڕێزەوە تەنها لە ڕۆژێکدا ئەم گرنگیە نەدەین بە خاوەن پێداویستی تایبەت چونکە هەمومان پێویستمان بە یەکتریە و هەمومان تەواوکاری یەکترین هیچ کەس بۆ کۆڵێ بەرز و نزمینیە لە نێوان مرۆڤەکاندا و لای خۆی گەورەش کێ زۆر بە تەقوا و بە ڕەوشت و بە ئەخلاق بێ ئەوە بەڕێزترینە ئیدی نەیفەرمووە ڕەش و سپی و کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت و دەوڵەمەند و ژن و پیا و ئەمە یانتواتە مرۆڤەکان وەکو خوا فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم هەمویان ڕێز و حورمەت لێگیراون تا بە یەگەشتنەوەیکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ